ڕۆژی دوی ئەم مانگا بەڕێوەبەرایەتی هونەری شێوەکاری لە شاری سلێمانی لە گەلەری مۆزەخانەی نیشتیمانی پێشانگایەکی بۆ خستنە ڕووی کارە هونەریەکانی هونەرمەندی شێوەکاری کۆچکرد و بێستون عەبدولقادر کردەوە. قسە و باسی زیاترەکەم لە سەر پێشانگاکە بێگومان پێشانگاکە گەلەری حەوت ڕەنگە ئامادەی کردووە و کردوێتەوە قسە و باس ئەەکەم لەسەر پێشانگاکەوە لەسەر کارەکانی داهاتووی حەوت ڕەنگە بە ئامادەبوونی زۆر بەڕێز بەختیار سەعید بەڕێوەبەری ناوەندی حەوت ڕەنگە بەخێراتی کاک بەختیار بەخێربی سەرچاومان. ئەم بیرۆکێ لە کوێوە هات و چۆن بوو کە بڕیارتانە کارەکانی ئەم هونەرمەندە شێوەکارە لە پێشانگایەکدا بخەنە ڕوو؟ دیارە بێستون خارێکەکە لە ئەو شێوەکارانەی کاکرێت لە مێژووی شێوەکاری سلێمانیە بە جیلی سێمی ناو بنین واتە ئەو پلەبەندەی کە لە سەرتاوەکە بڵێن لە 1990 مێژووی هونەری شێوەکاری لە شاری سلێمانیە دەستی پێ کردووە بێستون بە سێمین جیلدا ئەندرێت. ئەم هونەرمەندە لە کۆمەڵێک چالاکی زۆر تایبەت لە سلێمانی لە هەولێر لە بەغا تەنان لە هەندێک لە شانۆگەریەکان کە لە سلێمانی بۆ نمونە وکی خوێناوی بەشداری کردووە کە چۆتنەتە دەرەوە وەکو پێشمەرگایەتی لە ناو بڵێن هێزی پێشمەرگایە پێشانگایان کردوەوە چالاکی هونەریان هەبوو دواتر چۆتە ئەوروپا. لە ئەوروپاش لە زۆربەی ئەو چالاکیانەی کە لە سوید ڕێکخراوە بۆ نمونە کیمەبارانی هەڵەبجە یاخود بۆ پێشانگای تایبەت یاخود پێشانگا لە ناو خەستەخانەکانە واتە دەورێکی زۆر باشی هەبووە لە ناسانی خۆی وەکو خاوەن ستایلی هونەرمەندێکی کورد. بەداخەوە ساڵی 2008 بە نەخۆشی شەرپەنجە کۆچی دوایی کردووە. ناسینەکەی من بۆ ئەم هونەرمەندە بۆ بڵێن زیاتر لە 15 ساڵە گەڕێتەوە جارێکە گەڕابەوە سلێمانی من بینیم لە دوایەوە نەهاتوتەوە بۆ سلێمانی. دواتر لە ڕێگەی هونەرمەند عەتا خەزازەوە من ئاشنایەتیم لەگەڵ خەزانەکان پیا کرد کە وا بیرۆکەکەمان وا داڕشکەیما توانین چۆن بێستون عەبدولقادر وەکو شێوەکارێکی جیلی 67کانی سلێمانی بەمنەوە تازەیە بناسیێنینەوە. سەرەتا بیرۆکەکەمان لەوە دەست پێ کرد من پێیجێکم بۆ دروست کرد. پێیجەکە کۆی ئەو تابلوانی کەیەتی خستوانەتە ناو پێیجەکەەوە بیلۆگرافیای تایە ڕسمی تەمەنی جیاوازی خۆی تایە دواتر بیرۆکەکە گۆڕا بۆ نەیکەین بە پێشانگایەک. سەرەتا بیرۆکەکەوا بوو لە سوید من پێشانگاکەی بۆ بکەمەوانێ دواتر گۆڕیمان بۆ سلێمانی بەدڵخۆشەوە لە سلێمانی پێشانگاکە زۆر بەباشی هاتە پێشەوانە بینەرێکی باشی هەبوو ئەو بینەرانی کاتبوون هەمووی بینەری بڵێن تایبەت بوون ڕاستە وەکو ژمارە ڕازگۆم لەگەڵ تا کەم بوو بەڵام ئەوانە بوون کە چێژێکی زۆر تایبەتێن لە بەرامبەر ستایلی کارکردن ڕنگ وەک بابەت هەموو ئەوانی کەم هونەرمەندە تابلۆکانیان لێ دروست کرا. زۆر باشە تابلۆکان هەمووی مابوو یان هەوڵتانە لە بلاو لەولا تابلۆکان کۆ بکەنەوە و سەر بە چ ستایلێکیش کاریە کرد؟ تابلۆکان دیارە لە شوێنی جیاواز کۆکراوە بەڵام ڕێژە زۆرەکەی لای خەزانەکەیان بوو. ئەم هونەرمەندە کاری لەسەر بڵێن دنیای واقعی کردووە واتەوە قوتابخانەیەکی هونەری واقعی بەکارهێنەوە لە هەمان کاتە واقعی وەکو ئەوەی کە بڵێن بەشێکی زۆری کاری ئەوە چونکە لە کاتێکە لە شانۆیە کاری کردووە هەموو کارانەی بەکارهێناوەتوانێت ئەو ستایلێ بەکارهێناوە کە واقعیەتە چونکە کاتێکە تۆ دیکۆری شانۆگەریەکەکەی لەوانە پێویستت بەکارێکی مۆدێرن نەبێ ئەوەندەی پێویستت بەکارێکی واقعی هەیە بەتایبەت لە 67کانە ئەو کارانەی کەوەکو شانۆکراوە زیاتر کاری واقعی بووە بڕ تۆ پێویستت بە باگراوندێکی واقعی هەیە. لە من کاتە لە قوتابخانە جیاوازەکانیشە بڵێن کاری کردەوەکو مۆدێرن و ئەوانە بەڵام پێشانگاکە کە 28 تابلۆی ئەندازە جیاواز بووە ئەتوانین بڵێن دوو ستایلەکەی تا وجودی هەبووە بەڵام هەندێکی هەبووە بابەتەکان جیاوازەوە بۆ نمونە یەکێ لە براکانی لەلایەن حکوومەتی باسەوە گیرێت عیدامەکرێت یەکێ لە تابلۆکان باز لەو تازەیەکە کە دایک و کەسوکاری تازەکەیان بۆ کردووە واتە هەندێکی هەیە بابەتی تیا بوو بەڵام هەندێکیش هەیە بابەتی خەیاڵی خۆی بووە سروشتی تیا بووە بەڵام لە ناو هەمیانە ئەتوانی بڵێ خاوەنی ستایلێکی تایبەتە. دوجار ئەم هونەرمەندانە وەکو جیلێک کە کاریان کردووە بۆ نمونە لەگەڵ مامۆستا عەلی لەتیف کە یەکێک لە شێوەکارەکانی سلێمانی لەگەڵ مامۆستا لالە عەبدە و بەشێک لەو هونەرمەندانەی تر کە لەو گروپەیە بوون ئەو کاریگەریە لە ناو هەمیانە هەست پێەکەی لە جۆری ستایلە لە جۆری تەنان ڕەنگەکانیشە بەڵام بەهۆی بەکۆ ئەتوانین بڵێن یەکێکە لە هونەرمەندەکان کە دەکرێت شانازی پێوە بکەین. گرنگی کردنەوەی ئەم جۆرە پێشانگایە و گرنگی دانی حەوت ڕەنگە بە تایبەتی بم کەسایەتیانە کە کۆچی دواییان کردووە لە چیایە ئەو ئەمە لە با بڵێن درێژەی هەنگاوەکانی ئێوەیە کە کار بۆ ئەو هونەرمەندانە ئەکەن کە لە ژیانە نەماون؟ ئەتوانی بڵێن بە دوو شێوە باسی بکەن یەکیان
لەسەر ئاستی دنیا هەموو هونەرمەندانی لە بوارە جیاوازەکانە کارەکەن لەگەڵەوەی کە لە ژیانە نەماون ساڵ بە ساڵ بە جیلی تازێ ئەناسێنن بوون منە ئەگەر ئێمە باز لەوە بکەین کابێ و هونەرمەندەی کە لە ژیانە نەما ئیتر لەبیر بکرێت زەحمەتە بوون منە سەرەکەیت وڵاتێکی و بەریتانیا هەتا شانازی بە شکسپیرەوە کات ئەگەر ئێمە بیر لەوە بکەینەوانێکە بێ شکسپیر لەبیر بکرێ بۆتە بەشێک لە مێژووی دێرینی بەریتانیا ئێمەش هەموو ئەم هونەرمەندانی کامانە یەک ڕێزلانان لە تەمەنی کاری ئەوان کە پێویستە بکرێت من بۆ خۆم زۆربەی ئەو کوڕاسانی کە چاپم کردووە بۆ هونەرمەندانە بوون کە لە ژیانە نەماون بۆی دوکومنتی کارەکانیان بکەیت کاتێک کە خوێندکارێک لە پەیمانگایە یان لە کۆلیجی هونەر یاخود کە خوێنی باڵا ماستەر دکتۆرا خوێنێت بزانێت هونەرمەندێکە بۆ لە وڵاتی ئەمە زانیاریەکانە لەسەر ئەمە بیلوگرافیاکەیەتی ئەمەش جۆری کارەکانێتی سەرتا من بە کوڕاسەکان دەستم پێکردواتی بیرم کردوانە چۆن بتوانین کارەکانیان بینینە ناو واخە تۆ ڕوبەڕوو کارێک ببینی جیاواز لەوەی کە لە کتێبەکەیان لە گۆڤارێکە بیبینیت ئەتوانم بەڵام شانازیەکەم کە ساڵانە ناوەندی حەوڕەنگە بیری لەوە کردوتوانە کار بۆ هونەرمەندەکان بکەن لە شارە جیاوازەکانیش ئەمەی کاکبەستون ژێکێک بوو لەو پرۆژە زۆر جار هونەرمەندان کە پێشانگای شێوەکاریەکەنەوە نرخ لەسەر تابلۆکانیانەوە ئەتوانن ئەو کەسانی کە دێن بۆ پێشانگاکە تابلۆکانیان بکڕن نرخ لەسەر تابلۆی ئەم هونەرمەندانە هەیە کە لە ژیانە نەماون زۆر جار خێزانەکە قەرارەیات سەبوون منە ئێمە پێشنگایەکمان بۆ لەگەڵ ئەو هاوڕێیانە پێشنگایەکمان بۆ شاعر حەمەعمەر عوسمان کردەوە ئەوان خەزانەکە ڕازی نەبوون هیچ تابلۆیان بفرۆشرێ چونکە تابلۆکان هەمووکو ژمارە کەم بوو لە من کاتەوەکو ئەرشیفێک و هەمووکو بیرەوەرێ بۆ خێزانەکە گرنگتر بۆ لەلایەنە مادیەکە هەندێکیان هەیە بڵێن بەم شێوە قەرارێن هەندێکیشان هەیە بڵێن هەلی فرۆشتنی هەیە بەڵام ترەکەوێتە سەر ئەو کەسانی کەن بۆ پێشنگاکە بەڵام هەر لەم پێشانگایە پێم وابێت تابلۆیەکی ئۆرجینال بەخشرایە کەسێکی تایبەت کاک حکمت بوو بڵێ بەداخەوە ژمارەی بڵێن سەردانی کەران بۆ ناو پێشانگاکە وەکو پێویست نەبوو کاک حکمت لەگەڵەوەی لەسەر عەرەبانەیەکە دوو جار بە تایبەت هاتووە چونکە زۆر چێژی لە تابلۆکان بینی جا خێزانەکان قەراریەکە وەکو هیچ هاوڕێیەکیشی لەگەڵ هونەرمەند نەبووە نەوەڵا تەنها ئەوەیە وەکو ڕێزلێنانێک کە ئەو بەو شێوەیە توانێتی دوو جار بێتە پێشانگاکە کاتە شایانیەوەیە یەکێ لە تابلۆکان خۆی هەڵی بژێرێت و ببێتە دیاری بووی دەستەکان تا خۆش بێت ئەگەر بینە سەر پرۆگرامەکانی ئێوە بەرنامەکانی حەوت ڕەنگە بێگومان ئێوەیەکێکن لەو ناوەندانەی کە پرۆگرامی چرتان هەیە پرۆگرامی داهاتوتان یان ئەگەر بەس باسی ئەم مانگە بکەین کار بەختیار بەدڵخۆشەوە ئێمە توانیمان لەو 25 ڕۆژی تا گەینەوە جەژن ئێمە سێ پێشنگامان هەبووە سێ پێشنگاکەش بڵێن جودێکی زۆری ویزمان دووبوونێکی زۆری ویست بەڵام توانین بڵێن شانازیەکەین کە ئێمە هاوکار بووین بۆ ئەم پرۆژەیە دوای جەژنیش بەداخەوە ئێمە بڕیار بدوێنێ پێشنگای هونەرمەند غازی محەممەد بکەینەوە بەڵام بۆی کە نزیک بووینەتەوە لە جەژنە دومان خست بۆ دوای جەژن لە هەمان کاتە ئێمە دووسێ بەرنامەی کەمان هەیە کە بەرنامەکان زۆر لە ڕووی جۆرەوە زۆر تایبەتە بۆ نمونە ئێمە بڕیارە پێشنگایەکی تایبەت بە پێکەرسازی بکەینەوەوانە کە باشترین پێکەرسازەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و باشوور بەیەکەوە بەشداریەکەن ئەوەش جاریکە یەکەمین جارە پێکەرسازان لە هەردوو بەشی کوردستان کۆ ببن و تەنها پێیکەریش بێت زۆر باشە ئەم چالاکیە گرنگانەوە بزانام تەواو نەبووە یان بە درێژایی ئەو کاتی کە هەمان ئەتوانین باس لە بەرنامەکانی داهاتووتان بکەین پرسیارێکم هەبوو لەسەرەوەی کە بۆ نمونە ئەو تابلوانەی کە لەم پێشانگایەدا هەبوو و با بڵێن پێشانگاکانی ترتان و چالاکیەکانی ترتان ئەگەر کەسێک فریانە کەوت بێت سێری پێشانگاکە بکەیان لەو چالاکی ئێوە ئامادە بێت لەکوێترە ئەتوانێت چالاکیەکان ببینێتەوە ئێمە هەم پێجمان هەیە وەک پێجی ناوەندی حەوڕەنگە هەموو تابلۆکانی تایە هەم پێجێکیشم کردوتەوە بە ناوی کللتوری تابلۆ ئەمان بۆ فرۆشتنی تابلۆیە زۆرێک خەڵک لە ڕێگەی ئەم پێجەوە ئەو تابلۆانی کە دامان بەزانوە داوایەکەن بەڵێ ئەوە بۆتە سەرچاوەیەکە بۆ هەمووانەی کارەزووی تابلۆکەن وەریەگرن و داوایەکەن بەدڵخۆشەوە ئێمە لە مانگی 2 3 و 4 توانیمان بای بە بڕی $7,000 ئێمە تابلۆمان فرۆشتووە کە ڕێژەیەکی زۆر باشە کەواتە دەرگایەک هەیە بۆ با بڵم بە بازاڕکردن یاخود چونە ناو دنیای بازرگانیەوانە کە کاری هونەری بێت ئێمە تا ئێستاش بەشێکدا هونەرمەندان لەوانەیە ڕویان نەیە کە پێڵیت ئەوە تابلۆکەت چەند نرخی لەسەردا بنرێت
گرنگە هونەرمەندان لە سایەی کارە هونەریەکان یانە ژیان بەسەر بەرن. ڕاست ئێمە دەرگایەکمان کردوتەوانێ دەرگاکە ڕاستە زۆر فراوان نییە بەڵام هیوادارم لە ساڵانی داهاتوە بتوانین فراوانتری بکەین و بە هەوڵی هەمومان چونکە بەڕاستیمە هونەرمەندان خۆیان چەندێک هەنگاوێنن بۆ ئەم با بڵێن بۆ ئەم هەنگاوی ئێوە زۆر باشە ینی هەنگاوێکی زۆر باشە تەنان من نەکار هونەرمەندەکانی شاری سلێمانی باشووری کوردستان ڕۆژهەڵاتی کوردستان بۆ نمونە لە مانگی سێ بوو من بای $11,000 تابلۆم بۆ هونەرمەندێکی ڕۆژاوی کوردستان فرۆشت. ئێمە هەمووی ئەو تەکنیکە ئەو لینکەیە کە تۆ دروستت کردو لەگەڵ شار و شارۆچکە جیاوازەکان لەگەڵ بەشەکانی کوردستانە یا خودداوانەی کە لە ئەوروپان بەردەوام من لینکم هەیە لەگەڵیانە داواکەم ئەگەر حەزەکەن تابلۆکانتان بفرۆشرێ فۆتوی ئیشەکانم بۆ بنێرن لەگەڵ زانیاریەکان و نرخەکانە ئەو کاتە منش لای خۆم بڵاویەکەمەوە تر هەر کەسێکە دا بکاتوانین لە دەرەوەی کوردستانەوە بینینەوە بۆ زۆر باشە دیارترین پرۆژەی ئێوە بۆ ئەم ساڵ پرۆژەیەکە بگومان مەبستم حەوڕەنگێ بەخواست زۆرە مەگەلێکی دیارترینیان مەبستم کە زۆر گرنگ بێت دیدارێکی کاریکاتێرمان هەیە دیداری کاریکاتێر بڵێن بەشانە زۆر جاریکە یەکەمین دیداری نێودەوڵەتی کارتۆنی کوردیە ئەم ساڵ تایبەتمان کردو بە پۆرترێتی کاریکاتێر ئەمە یەکەمین دیدارە ئەمە سێمە مامۆستا شێرکۆ بێکەسیشمان بژاردۆ وەکو تایتڵ 34 وڵات بەشداریان لە دیدارەکەیە کردووە هەر هونەرمەندە لە یەکێک لە وڵاتانەوە بە تێمای جیاواز شێرکۆ بێکەسی وەکو کاریکاتێر کردووە ئیشی زۆر عەزیم زۆر زۆر جوان و زۆر تایبەت هاتۆتەوانێ تەنها مەرجەکە ئەوەیە کە ئەبێت شاعری گەورە شێرکۆ بێکەس بێ ئێمە لەگەڵ ئەوەی کە ڕێکلامەکەمان کردو بە کوردی و عەرەبی و فارسی و ئینگلیزی کۆمەڵە فۆتۆی مامۆستا شێرکۆشمان لەگەڵا بڵاو کردوتەوە شانازیەکەم کە بڵێن لە زۆرترین سایتەکانی تایبەت بە کاریکاتێر زۆرترین گروپەکان زۆرترین هونەرمەندەکان لەسەر ئەستی دنیا ئێمە پەیوەندیمان بۆ دروست بووە هەر کاتێک کە شتێک بڵاوەکەمان یەکسەر لینکەکە وەرەگیرت یەکسەر نامەیەت ئەڵێ ئەممان بۆ تەرجەمە بکە بۆ عەرەبیە بۆ ئینگلیزیە لینکەکان زۆر بەرفراوان بووە ینی ئێستا ئێمە توانیمان شێرکۆ بێکەس لەو فەزا گەورەی کە لە ناو خۆمانە هەیەی بیبێنە فەزایەکی جیهانیەوە زۆر گرنگە تۆ شێرکۆ بێکەس وەکو شاعیرێک لە ناو 34 وڵاتە ئەناسێنیت لەمان کاتە پرۆژێکیشی بۆ دروستەکەی کە کاریکاتێرەکە پێشتر بۆ هیچ شاعیرێکی کورد دروست نەکراوە ڕاستێ من لە ناو خۆمانە لەوانەیە کارێک کرابێ بۆ شاعیرێک بەڵام نەبۆتە جیهانی نەبۆتە نێودەوڵەتی بۆ جۆرە گەورەش نەبووە ئەمە هەنگاوێکە هیوادارم بتوانین کاری زیاتری لەسەر بکەین دەستەکانتان خۆش بێ زۆر سپاسکەم میوارێ لەگەڵم بووی بە هیوای کاری باشتر زۆر بەڕێز بەختیار سەعید بەڕێوەبەری ناوەندی حەوت ڕەنگە سپاس کە لێرە بوویت سپاس بۆتەوە